پرۆگرامی خۆراکی جیهانی سەربەنەتەوە یەکگرتووەکان داوای هاوکاری بەپەلە بۆ نزیکەی 30 میلیۆن کەس لە تەواوی جیهان دەکات کە لە ئەگەری نەگەیشتنی هاوکاری بەهۆی برسێتیەوە لەژێر هەڕەشەی مردندان. دەیڤید بیزلی بەڕێوەبەری جێبەجێکاری WFO دەڵێت بۆ ماوەی ساڵێک پێویستیان بە 4 ملیار و 900 میلیۆن دلار هەیە ئەگەینا 30 میلیۆن کەس لە ئەگەری نەگەیشتنی هاوکاریەکان گیان لەدەست دەدەن. هۆکاری ئەو پێویستیاش بۆ لێکەوتەکانی جەنگ و شەڕی ناوخۆ و گۆڕانی کەچوهەوا و دەرهاویشتەکانی ڤایرۆسی کۆڕۆنا دەگەڕێنێتەوە. بیزلی لە میانی گوتارێکی لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ڕایگەیان نزیکەی 270 میلیۆن کەس لە تەواوی جیهاندا بەهۆی نەبوونی ئاسایشی خۆراکەوە دەناڵێنن. هیواشی خواست بتوانن لەم ساڵدا هاریکاری 138 میلیۆن کەس بکەن. ئەو بەرپرسە گوتیشی 5 ساڵە یەمەن بە دەستجەنگی ناوخۆییەوە دەناڵێنێت کە وای کردووە دانیشتوانەکەی نەتوانن دەستیان بە خۆراکی پێویست بگات. ئاماژەی بەوەشدا لە بەرامبەر ئەو برسێتیەدا نزیکەی 2000 میلیاردێر لە جیهاندا هەن کە پوختەی سامانەکانیان دەگاتە 8 تریلیۆن دلار کە ژمارەیەکی زۆریان بڕێیەکی زۆری داهاتی لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کۆکردوتەوە. بۆ نمونە لەگە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سامانی بیزۆس دامزلێنەری کۆمپانیای ئەمازۆن بە نزیکەی 36 میلیار و 200 میلیۆن دلار زیادی کردووە. هەروەها سامانی مارک زوکربرگ خاوەنی کۆمپانیای فەیسبوک 30 میلیار و 100 میلیۆن دلار زیادی کردووە و سامانی ئیلۆن ماسک سەرۆکی کۆمپانیای تێسلا 14 میلیار و 100 میلیۆن دلار گەشەی کردووە. بەڕێوەبەری خۆراکی جیهانی دەڵێت لە جیهاندا دەوڵەمەندێکی زۆر هەن لەم ساڵدا داهاتێکی باشیان کۆکردوتەوە. ئێستا کاتی ئەوەیە بە ئەرکی خۆیان هەستن و کۆمەک کۆبکەنەوە کە لە هەموو کات پێویسترە.